خۆتان نەزانن ئەو دەرمانانەی کە نەخۆشانی گورچیلە بەکارهێنن بە تایبەتیوانی کە چاندنی گورچیلیان بۆ کراوە یەکەم لەناو بازار بەگشتی دەست ناکەون دووهەمیش ئەگەر دەست بکەون زۆر گران بەهان هەندێکیشیان ڕێگەپێدانیان نییە واتە بەشی کوالیتی کۆنتترۆلی دەرمان سەر بە وەزارەتی تەندروستی حکوومەت یاریمی کوردستان نەیبینیون یاخود پەسەندی نەکردوون کە بکەونە بازار و فەحس نەکراون بەڵام ئێمە نەوەستاین لەوەی کە ببینین ئەم نەخۆشانە پێویستیان بە دەرمانە و ئێمەش دەستەوەستان بیت بۆیە هەردوێنێ خۆشببختانە دەرمانەکانمان بۆ دابینکردن کە خۆی دەبینیەوە لە شروبی ساندیمۆن و هەروەها حەبی پرۆگرافی 9 میلیغرامی ئەوەی کە ئێمە کردومانە لەسەر بودجەی ئێوارانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە ئەو دەرمانانەمان دابین کردو و کڕیمان